زیاتر لە 10 ڕۆژ بەسەر کوژرانی بارزان ڕەشید گەنجەکەی شاری هەولێردا تێپەڕ دەبێت، بەڵام تا ئێستا بکوژەکەی دەستگیر نەکراوە. پۆلیسی هەولێریش هەرچەندە پێشتر ڕایگەیاندبوو لەسەر ڕووداوەکە ڕوونکردنەوەیان دەبێت، بەڵام تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیەکی بڵاو نەکردووەتەوە. هەر لەسەر ئەو پرسە سەرۆکی لیژنەی ناوخۆ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئاشکرای کرد باوکو و کەسێکی نزیکی تۆمەتبارەکە دەستگیر کراوە، بەڵام پۆلیس و دەستگا ئەمنیەکان ئامادە نین لەو بارەوە هیچ قسەیەک بکەن. باوچی و خزمەتی خۆی دەستگیر کرایە، بەڵێ بەپێ ئەو زانیارە ئەمن هەیتم باوچی و خزمەتی خۆی دەستگیر کراینە کە فشارێک بخرێتە سەر ئەو کوڕە خۆی ڕادستی دەستگاکانی ناوخۆ بکاتن. کوشتنی بارزان ڕەشید و دەستگیر نەکردنی بکوژەکەی پێشتر کاردانەوەی هەریەکە لە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ و لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانی لێککەوتەوە. ڕەخنەیان لە پۆلیس و دەستگا ئەمنیەکان گرت، هاوکات داوایان کرد ماف بۆ تاوان لێکراو وەربگیرێتەوە. لە ڕاستیدا لە هەرێمی کوردستان ئێستا خەریکەوای لێدێ وردە سوڵتەی سیاسی حکوومەت سەیتەرە بەسەر بکوژ و تاوانبارەکانە ناکە. ئەوە تا دەبینین لەم ماوەیەدا چەندین حاڵەتمان هەیە بکوژەکان هەڵدێن دەستگیر ناکرێن، حکوومەت چاوپۆشیان لێەکە، ئەحزابی سیاسی چاوپۆشیان لێەکە لە کوردستان. ئەمانە بۆ خۆی یەکێکی ترن لەو شتە سەیر و سەمەرانی کە لە وڵاتەیە چاوەڕێەکەین و دەیبینین. بارزان ڕەشید عوسمان خوێندکاری زانکۆی جیهان بوو لە شاری هەولێر، وەک کەسوکارەکەی دەڵێن بەهۆی فوللایتی ئۆتۆمبیلەوە لە یەکێک لە شەقامە سەرەکیەکانی ناوشاری هەولێر لەلایەن کەسێکەوە کوژرا. بەرزان مەلامین، NRT هەولێر.